تەماشاکەن قورئان پێمان دەفەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان. قورئان دەفەرمێت خوای پەروەردگار ئەمر بە دوو شت دەکا کە سەرچاوەی هەموو چاکەیەکە. یەکەمیان ئەمر دەکا بەوەی کە ئینسان عەدالەتی هەبێت، و دووهەمینیان ئەمرمان پێ دەکا بەوەی کە ئینسان چاکەکار بێ لەگەڵ خوای پەروەردگار و هەروەها لەگەڵ بەندەکانی خوای پەروەردگار و مەخلوقاتی خوای پەروەردگاریش ئینسان چاکەکار بێت. ئەنجا نهێنی ئەو ئیعجازەیە چییە؟ نهێنی ئەو کاریگەریەیە چییە کە قورئان بەو شێوازەیە جیاواز لە هەموو کتابێکی دیکە ڕێنمونی ئینسان دەکات، دڵ و دەرونی ئینسان پاک دەکاتەوە و خوڕەوشتی ئینسان جوان دەکات. نهێنیەکەی ئەوەیە کە سەرچاوەکەی لە خوای پەروەردگارەوەیە. ئێمەش مەبەستمان هەر ئەوەیە لەو ئیعجازەیەدا کە بیسەلمێنین بەڵێ قورئان لە هەموو ڕوویەکەوە ئیعجازی هەیە و قورئان سەرچاوەکەی لە خوای پەروەردگارە و ئینسان لە بەرامبەریدا دەستەوستانە و ئەو کاریگەریەی کە قورئان هەیەی بەسەر ئینسانەوە ئینسان لە ممارسە و خوێندنی هیچ کتابێکی دیکەدا دەستی ناکەوێت. بۆیە خوای پەروەردگار لە سەرەتای دابەزاندنی قورئان بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إنا سنلقي عليك قولا ثقيلا. لەمە دووە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە قەول و بڕیارێکی قورس و خاوەن نرخ و بەهات بۆ دەنێرین. ئەم قورئانە قەولا ثەقیلا بە چەند شێوازێک چەند تەفسیرێک هەڵدەگرێت کە تەفسیر کراوە. لەوانە ئەوەیە کە ئەم قورئانە جدیەت و هەروەها پابەندی فێری ئینسان دەکات. ئەنجا ئەم قورئانە ڕێنمونی ئینسان دەکات. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. بۆ چاکترین ڕێگا و ڕێباز ئەم قورئانە ئینسان و مرۆڤایەتی ڕێنمونی دەکات لە دنیادا و لە قیامەتیشدا بەرەو بەهەشتی خوای پەروەردگاری دەبات. ئەم قورئانە کاریگەرە لە ڕووی کەلیماتیەوە، ئەم قورئانە کاریگەرە لە ڕووی دەرس و پند و فەوائیدەکانیەوە، ئەم قورئانە کاریگەرە و قورسە بەسەر ئینسانەوە، کاریگەری هەیە لە ڕووی یاسا و تەشریعاتیەوە و هەروەها قورسە لە ڕاستیدا کاریگەرە بۆ تاک و بۆ کۆمەڵگا و بۆ هەموو بوارەکانی ژیانی ئینسان و تەنانەت بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمنیش ئەم قورئانە لە ڕاستیدا کاریگەری و قورسایی خۆی هەیە. بۆیە قەولا ثەقیلا ئەوە هەڵدەگرێت کە ئەم قورئانە خاوەنی قورسایی و بەها و نرخە. خوای پەروەردگار دای بەزاندووە بۆ سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو ڕوویەکەوە ئیعجازی هەیە.